ئەو شارەی خەلافەتی داعش تێیدا ڕاگەنرا و ساڵانێک کۆنتڕۆڵی کرد. ئێستا بەرپرسان بە یەکێک لە ئارامترین پارێزگاکانی عێراق بۆ ژیانکردن ناوی دەهێنن، ئەویش مووسڵە. ژنان و پیاوان ئازادیان بۆ گەڕاوەتەوە و سەردانی بازار و شوێنە گشتیەکان دەکەن. جوڵا کەوتۆتە بازار و هاوڵاتیانی خانەخوێی شارەکە بۆ ئارامی دەیگەڕنەوە. بە هۆکاری بارودۆخی ئەمنی لە سەردەمی داعشدا ئەم دوکانانە هەمویان داخرابوون. تەنانەت نەتدەتوانی شتێکیش بە چارەکێک یان بە 500 دینار بفرۆشتبایە. بەڵام ئێستا لە دوای ڕزگارکردنی ئێرە لە دەستی داعش لە ساڵی 2017ەوە ماشەڵڵا سوپاس بۆ خوا بارودۆخی ئەمنی و ئارامی زۆر باشە و ئیش و کار هەیە. بلو تشتي قرانة بس حركة هي ونسبة وضعي وضع درسته شو مشكلة نينا إذا بيجي أبا كردة أبا عربة أبا شبك نينا بتشتغل خرب بدأت أيكن فكنت إيك باجيرة ظني باجيرة مثل همي قوميات اللي هێزەمنیەکان لە دوای ساڵی 2017ەوە کاتێک لە دەستی داعش مووسڵیان وەرگرت، ئیدی پلانی خۆیان بۆ ئارامکردنەوەی دۆخی ئەمنی گۆڕی. بە گوتەی سەرۆکی لیژنەی بەرگری و ئاسایش لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ، وەزارەتی ناوخۆی عێراق لە ساڵی 2025ەوە مووسڵی با دووەم ئارامترین پارێزگای عێراق دەستنیشان کردووە. چوون بۆ لە 2017 کە مووسڵ ئازاد کرا تاکو ئەم لەحزەی ئێمە لێیەن هیچ کردەوێکی تۆرۆریستی ئەنجام نەدراوە. بەمەشەوە نەوەستاوین. ئێستا قۆناغێکی ئستقرار هاتوتە پێشەوە. مەرحەلەی بەدووادا چوون بۆ تیرۆریستان و یاخود دەستگیرکردنی تاوانباران کۆتایی هات. ئێستا ئێمە لە مەرحەلەی هەواڵگری داین. هەر گروپێک یان کەسانێک هەوڵ بدەن پیشێوی بنێنەوە یان ئەفکاری تونڕەوانەیان بی پێش ئەنجامدانی کارەکان هێز ئەمنیەکان دەست بەسەریان دەکەن و دەستگیریان دەکەین. بە گوێرەی زانیاریەکان هێزەمنیەکانی سونرەکە توانیویانە لە ماوەی ساڵانی ڕابردووە تا ئێستا ژمارێکی زۆر لە ئەندام و لایەنگری گروپە چەکداریە تونڕەوەکان دەستگیر بکەن تا جارێکی تر نەبنەوە مایەی مەترسی بۆ سەر ئاسایشی هاوڵاتیان. دیار جەمال دەنگی ئەمریکا، مووسڵ.